ژن ژیان ئازادی و سمبولێکی نەتەوەی. نزیک ساڵێک لەوە پێش ڕووداوێک لە تاران ڕوویدا و دوای ماوەیەکی کورد هەواڵەکەی هەموو ئێرانی تەنیەوە. سەرەتا وەک زۆر ڕووداوی دیکەی کۆمەڵایەتی و سیاسی شەپۆلێکی خستە کەشی ڕۆژنامەوانی و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. چاوەڕوان دەکرا وەک ڕووداوە هاو شێوەکانی دوای چەند ڕۆژێک ئەو کەف و کوڵەی لە دڵی خەڵکیدا ساز ببوو بنیشێتەوە و دیسان وەک جاری جاران هەموو شتێک بگەڕێتەوە دۆخی ئاسایی و تەنیا خوێنێک بکەوێتە سەر خوێنە بە ناحەق ڕژاوەکانی دیکە. چونکە بە چاوخشاندن بە مێژووی چل و چەند ساڵی ڕابردووی ئێراندا بۆمان دەردەکەوێ کە لە زۆر ڕووداوی دیکەدا خەڵکی ئێران ڕژاونەتە سەر شەقام و دوای ماوەیەکی کورت هەموو شتێک کۆتایی پێهاتووە. لە کوژرانی 7,000 کەس لە هاوینی 1970 و بگرە تا ڕاپەڕینی خوێندکاران لە دەیەی نەوەدی زاینی، لە کوژرانی زارا کازمی و نیدا ئاغاسوڵتانەوە تا کوشتاری 2500 کەس لە بزوتنەوەی سەوزی ساڵی 2009 زاینی. بەڵام دوای ئەوەی تەرمی ژینای ئەمینی گەیشتەوە کوردستان و شوێنی لەدایکبوونی خۆی واتە شاری سەقز، ڕەوتی ڕووداوەکان ڕێچکەیەکی دیکەی گرتەبەر. ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستانی ئێران و بەشێک لە چالاکانی سیاسی و مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەیان نامەیەکدا داوای مانگرتنی گشتیان لە خەڵکی ئێران کرد. لە بەشێکی بەیان نامەکەدا هاتبوو ژینا ئەمینی یەکەم قوربانی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران دژ بە ژن و مرۆڤ نییە و دواهەمینیش نابێ. ئاسایشی شەقامی شارەکانمان بۆ ژنان لەبار نییە و سەرەکی ترین هۆکاری نەبوونی ئاسایشیش هێزی ئیرشادە. خەڵک دەبێ ئەو بێدەنگیە بشکێنن. لەلایەکی دیکەشەوە جاوید ڕەحمان نێردەی تایبەتی نەتەوەی یەکگرتوەکان بۆ کاروباری مافەکانی مرۆڤ لە ئێران ڕایگەیاند کە ئەم ڕووداوە پێشێلکاری بەربڵاوی مافی مرۆڤ لە ئێران نیشان دەدا و نیگەرانی خۆی سەبارەت بە ڕەفتاری هێزەکانی ئێران دژ بە ژینا دەربڕی. ڕۆبێرت مالی نوێنەری جۆ بایدن بۆ کاروباری ئێران مردنی ژینای بە کارەسات و تۆقێنەر ناوبرد و هاوخەمی و هاوسۆزی خۆی بۆ بنەماڵەکەی دەربڕی. هەروەها ڕایگەیاند کە پێویستە ئێران کۆتایی بە توندوتیژی و پێشێلکردنی مافە بنەڕەتیەکانی ژنانی ئێران بهێنێ. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیش داوای لێکۆڵینەوەی لە ڕووداوی مەرگی گوماناوی ژینای ئەمینی کرد. بەداخەوە لە باتی لێکۆڵینەوە لەم ڕووداوە وەک ڕاپەڕینەکانی دیکە ئەم ڕاپەڕینەش لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە وەک پیلانی نەیاران و دوژمنانی ئێران بۆ زەربەلێدان لە سیستمەکەیان لێکدانەوەی بۆ کرا و بە گرتن و ئەشکەنجەی هۆڤانە و کوشتن وەڵام درایەوە. بە پێی ئەو داتایانەی کە ماڵپەڕی هەنگاو بڵاوی کردوون لە سەرەتای ئەم شۆڕشەوە تا 11 سێی 2023 لانیکەم 134 هاووڵاتی کورد لە شارە جۆربەجۆرەکانی کوردستان و ئێران شەهید کران. لەسەر ئاستی ئێرانیش بە پێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ ئێران لە 3 مانگی یەکەمی شۆڕشی ژینادا 496 کەس کوژراون کە 68 کەسیان منداڵ بوون. تەنیا ڕۆژی هەینی 30 نۆی 2022 هێزەکانی ڕژیمی ئێران تەقەیان لە ڕێپێوانی ناڕەزایی بەلوچەکان کرد و لە ئەنجامدا بە پێی زانیاری چالاکانی بەلوچ لانی کەم 100 کەس کوژران و 300 کەسیش بریندار بوون کە ئەو ڕۆژە وەک ڕۆژی ڕەش ناسراوە. هەر بەهۆی ئەم هەڵسوکەوتەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ خۆپیشاندران لە دەرەوەی وڵاتیش پەنابەرانی ئێرانی لە کورد و فارس و هەموو نەتەوەکانی دیکەی ئێران چەندین خۆپیشاندانی گەورەیان ساز کرد و داوایان لە کۆڕ و کۆمەڵە نێو نەتەوەیەکان کرد کە پەیوەندیە دیپلۆماسیەکانیان لەگەڵ ڕژیمی ئێران بپسێن و پشتی خەڵکی مەدەنی بگرن. لەم چوارچێوەیەدا بۆ گوشار خستنە سەر ڕژیم پارلەمانی ئەوروپا بە 598 دەنگ گەڵاڵەی بە ترۆریست ناساندنی سوپای پاسدارانی پەسەند کرد
بەڵام دەبوایە ئەم گەڵاڵەیە لەلایەن کۆمیسیۆنی ئوروپاشەوە پەسەند کرابە بۆ ئەوەی کە بکەوێتە قۆناغی جێبەجێکردن کە بەداخەوە نەکرا. لە گەرمەی شینگێڕی و ناشتنی تەرمی ژینادا چەند بابەتێک جیاوازیەکی گەورەی پیشانی بیرروڕای گشتی ئێران و جیهاندا. یەکەم ئەوەی کە بە پێچەوانەی شارەکانی دیکەی وەک تاران و تەورێز و باقی شارە گەورە غەیرە کوردستانیەکان کە تەرمی شەهیدەکان بە تەنیا دەمایەوە و خەڵکی دەوروبەری لە چەندە کەس تا چەند سەد کەس زیاتر تێ نەدەپەڕی، جەماوەرێکی دەیان هەزار کەسی لە خەڵکی کوردستان لە شاری سەقزەوە تا گۆڕستانی ئایچی کۆبوونەوە و ڕێوڕسمی ناشتنی شەهیدی بێتاوانی کورد بوو بە کۆبوونەوەیەکی جەماوەری وا کە هەموو ئێرانی ڕاچڵەکاند و بوو بە باسی میدیا جیهانیەکان و ئەو پەیامە نوێیەی بە بزوتنەوەی مەدەنی ئێراندا کە پشتیوانی ستەم لێکراوان ئەرکێکی مەدەنی و ئەخلاقی و ئینسانیە. دووەم ئەوەی کە بە پێچەوانەی هەموو ڕێوڕسمەکانی دیکە لەو شێوەیە لەگەڵ بەجێهێنانی ڕێوڕسمی ئاینی کەشێکی شۆڕژگێرانە بەسەر ئەو فەزایەدا حاکم دەبێ و هەموو بەشدار بووان بە مەبەستی پشتگیری لە بنەماڵەی شەهید و دژایەتی سیستەمی سیاسی حاکم لە گۆڕستانی ئایچی کۆ دەبنەوە. سێم شت کە لەو ڕێوڕسمەدا جیابوو لە هەموو ڕێوڕسمەکانی دیکە ئەوە بوو کە گەلی کورد لە باتی پاڕانەوە و خۆسپاردنە دەست قەزا و قەدەر ڕاست لە گۆڕستانەوە دەنگێکی نوێی هەڵبڕی کە ئەو دەنگە هەڵگری گوتارێکی جودا و مدێرن و ئینسانی بوو خۆی لە دروشمی ژن ژیان ئازادیدا بەرجەستە دەکرد. هەر ئەو گوتارە تازەیە لەلایەن هەموو ژنانی ئێران و جیهانەوە بیسترا و پێشوازی لێکرا و ئەو جار هێزێکی شاراوەی کۆمەلگا بەکردەوە ڕێبەرایەتی شۆڕشێکی وەستۆگرت کە بە توندی هەموو پێکاتەی واتایی و سیاسی کۆماری ئیسلامی لەبەر یەک هەڵوەشاند. ئەو گۆڕانە بنچینەیە لە ئێران و کوردستان دوای مەرگی ژینا ئەمینی ڕوویدا شتێکی هەڵکەوت نەبوو. ئەوە کەڵەکەبوونی ویست و ئامانجی ژنانی ئازادی خوازی کورد و هەموو ئازادی خوازێک بوو کە بۆ ماوەی نیو سەدە پەنگی خواردبەوە. ئەگەر لە نیو سەدەی ڕابردوودا ژنانی ناوچەکانی دیکەی ئێران لە ژێر چارشێوی گوتاری ئیسلامی سیاسی و ئاینزای شیعەدا خۆیان شاردبەوە، ئەوە ژنانی کورد هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بە هاتنە نێو ڕیزی خەباتی سیاسی لە ناو حزبە شۆڕژگەرەکانی کووردا نیشانیاندا ئەوان ویستی بەرابەری و ئازادیان بەکردەوە دەوێ و خوێنی بۆ دەدەن و لە پێناویدا گیان دەدەن. ژنان ڕۆڵێکی زۆر بەرچاویان لەو شۆڕشەدا هەبووە و هەیە، چونکە کچێکی گەنجی بێتاوان بە تۆمەتی ڕەچاو نەکردنی حجاب لەلایەن هێزەکانی سەر بە گەشتی ئیرشادەوە زۆر بێڕەحمانە گیانی لێ ئەستێنرا کە ئەمە ویژدانی هەموو مرۆڤێکی ئازادی خواز و بەتایبەتی ژنانی هەژاند. هەروەها ژنانی ئێستای وڵاتەکەمان کەسانێکی خوێندەوار و چاوکراون و زۆر باش لە مافەنەتەوەیی و چینایەتیەکانیان تێدەگەن. ئەگەر ساڵی 1979 لە کاتی شۆڕشی گەلانی ئێران بە پێی حەشیمەتی ژنان تەنیا 6% زانکۆیان تەواو کردبوو، بەڵام ساڵی 2021 ئەم ڕێژەیە 65% بوو کە زۆربەی ئەو ژنانە لە تەمەنی 25 ساڵ تا 35 ساڵن، واتە گەنجن و داوای گۆڕانکاری بنەڕەتی لە سیستمی زاڵ بەسەر وڵاتەکەیاندا دەکەن کە سیستمێکی تۆتالیتارە. ئەمە ساڵێکی تەواو بەسەر شۆڕشی ژینادا تێپەڕی، ئەو شۆڕشەی کە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان تێیدا بۆ وەدەستێنانی ئازادی نرخێکی زۆریاندا، بەڵام ناوی کورد و کوردستان و ناوبانگی کچ و کوڕی ئازا و چاو نەترسی کورد لە جیهاندا دەنگی دایەوە و ئەم شۆڕشە بە ناوی کچە کوردێک واتە بە ناوی ژینا تۆمارکرا. بۆیە دەتوانین بڵین ژینای کورد ئەگەر بە جەستە نەما بێ، بەڵام ناو و یادی بۆ هەتا هەتایە بە زیندویی دەمێنێتەوە.